ڕۆژانە ئەوە حالێ هەوڵاتیان تاخێ مووسلا کەڤنا ji sozan bê omêd bûyne. Malên wan kavilin ew dixaniyên kirêda rûniştîne û rewşa wan perîşan e, şiyanên avakirina xaniyên xwenînin. صار لنا 3 سنوات هنا شفنا كل شيء اجا وفود امريكيه 30 ساڵە دۆخەکە بەو شێوەیە شاندی ئەمریکی و رووسی و نەتەوەیەگرتوەکان دێن بەڵام کەسیز بۆ ئێمە ناکات تەنیا هەندی خێرخواست یارمەتیمان دەدەن پێویست بۆ حکوومەت هاوکارمان بێت و نەتەوەیەگرتوەکانیش دەڵێت هاوکاری دەنێرین بەڵام هاوکاریەکان دەدزرێن يعني بنظرهم يعمرون اكو بوق بيها يعني اشني Gelek şand û balyozên welatan seredana Mûsilê piştevaniya xwe derdbirin lê ew piştevanî û alîkarî kengî dê bicihêt xelkê Mûsilê jî vê pirsê dikin. حكومة يعني نهائيا ماكو منظمات تجي تعمل بيت ڕۆڵی حکوومەت کاریگەر نییە ڕێکخراوەکان هەندێ هاوکاری دەکەن وەک دروستکردنی خانوو بەڵام تەواوی ناکەن حکوومەتیش هیچ ناکات وەک دەیبینین ئەم خانووانە هەمووی وێران بووە ئەمە دۆخی ئێمەیە خەڵکێکی زۆر لە خانووی کرێدایە قایمەقامی مووسلش vî wezî razî nîne û avadaniya Mûsil bi giştî û alî rastiyê bajarê bi taybetî li ASPTV nîne. إعادة بناء ما دمر بالكامل ما تم إعماره ونسب متفاوتة نوێژەکردنەوەی شوێنە وێرانبووەکان بە ئاستێکی جیاوازە لە سەدا 25 بۆ سەدا 50 بەڵام نۆژەنکردنەوەکە بە شێوەیەکی دروست نییە هیوا خواستی ئێمە زیاتر بوو بە تایبەت لەبارەی نۆژەنکردنەوەی نەخۆشخانەکان و پێنج پردەکە و ئێمە دەمانەویست زیاتر هاوکاری بکرێین. مووسل باژێڕێک وێرانبوویش لای پەرلەمانی عێراقی و نەتەوەیان ئێگرتی بە هاتە ناساندن پشتیاتی ڕزگارکردنش دەستێ داعشێ و کۆنفرانس لەسەر ئاسێ نێودەوڵەتی بۆ ئاوادانیاوی باژێڕی هات نەکردن ژواناژی لە وڵاتێک کوێتێ و کوژمەیەک مەزن هاتە تەرخانکردن لێ ڕەوشە ئاوادانیە وەکو خۆمایە. هەرش دەست پێکە ڕزگارکردناوی باژێریش دەستێ داعش واتانها بدەهان شاندن حکوومەتە بەغدا و نەتەوێن ئێگرتی و گەلک وڵاتێن ئۆڕۆپی سەرداناوی باژێریتکەن و سۆزێتدان و ئاوادان بکەن. لێ لەسەر ڕووی عەردی بتریاوان تا خەوەسا کابل و وێران هەتانهۆمایە خەڵکژی ئاوارە و دەربەدەرە. دەرمان بەعادی کوردستان 24 مۆسڵ.